الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بپشتیوانی خوای گەورە بەردەوامین لە تەفسیرکردنی سوورەتی پیرۆزی مەریەم لە بەسەرهاتی زەکەریا پێغەمبەردا صلی الله عليه وسلم. دوێنێ هەندێشتمان باس کرد لە قسەکان و بەسەرهاتی ئەو پێغەمبەرە خۆشەویستە سەلامی خوای لەسەر بێت. تەماشا دەکەی خوای گەورە میهرەبان باسی هەندێک لە وتەکانی زەکەریا پێغەمبەرمان بۆ دەکات صلی الله عليه وسلم کاتێک کە فەرمی قال ربي إني وهن العظم مني، فەرمووی ئەی پەروەردگارم من ئێسکەکانم لاواز بوونە. دوێنێ باسمان کرد. تەماشای قورئانی پیرۆزکەی لە زۆربەی شوێنەکان تەماشا دەکەی کە پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ یا ئیمانداران کە دوعا دەکەن دەڵێن ڕەبی ڕەبەنا، ناڵێن یا ڕەبی یا ڕەبەنا، یای لەگەڵا نییە. بۆچی زەکەریا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ نەیفەرمووی یا ڕەبی ئینی وەهەنە العەظم منی، ئەی پەروەردگارم، یا بۆ بانگکردنە یا ئەڵڵا. بۆچی وشەی یای بەکار نەهێنا؟ لەبەر ئەوەی بەڵگە بێ لەسەرەوەی کە خوای گەورە زۆر نزیکە، چکە یا بۆ شوێنێکە تۆ زێ دوور بێ کەواتۆ کاتێک کە تۆ لە خوای گەورە دەپاڕیتەوە خوای گەورە و میهرەبان زۆر لە تۆوە نزیکە. ئەوە زۆر گرنگە کاتێک کە ئینسان دوعا دەکات هەست بەوە بکات کە خوای گەورە زۆر لێوە نزیکە. خوای گەورە ذاتی خۆی لە سەروی عەرشەوەیە، بە عیلم و بە بیستن و بە بینین و بە زانیاری خۆی لەگەڵ هەموماندایە، لێمانەوە نزیکە. ئەوە زۆر گرنگە لە کاتێکا دوعا دەکەی دڵنیا بیت هەست بکەی کە خوای گەورە زۆر لە تۆ نزیکە. بێگومان ئەوە هەموو کەسێک هەستی پێ ناکە ئیلا پێغەمبەران نەبێ سەلامی خوایان لەسەر بێ یا پیاوچاکان و خواناسان. تۆ هەست بکە کاتێکە دوعا دەکەی خوای گەورە قسەکانت وتەکانت دەبیستێ، خوای گەورە لە تۆ نزیکە و دەتبینێ. لە قورئانی پیرۆزدا خوای گەورە دەفەرمێ وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان. واتە ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەگەر پرسیاریان کرد دەربارەی من، بەندەکانم پرسیاری پەروەردگاریان کرد، ئەوە نافەرمی ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئاوهایان پێ بڵێ. لە زۆر شوێنی قورئانە خوای گەورە دەفەرمێ خەڵکی پرسیاری فڵان شت و فڵان شت دەکەن، ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئاوهایان پێ بڵێ. بەڵام لە مەسەلەی دوعادا خوای گەورە وا نافەرمێ، ئەفەرمێ ئەگەر بەندەکانم پرسیاریان لە تۆ کرد دەربارەی پەروەردگار، ئەوە پەروەردگار فإني قريب، من لێیانەوە نزیکم، نافەرمێ پێیان بڵێ. واتە خوای گەورە واسیتە نەفی دەکات لە مەسەلەی دوعاکردندا، نافەرمی ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئاوهایان پێ بڵێ، بەڵکو خۆی دەفەرمێ خوای گەورە فإني قريب، من نزیکم لێیانەوە. ئەگە دوعا بکەن و بپاڕێنەوە من زۆر لە بەندەکانم نزیکم، بە جۆرێک لیان نزیکم کە دوعاکانیان قبول دەکەم. فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان، أو كسي ليم بپاڕێتەوە دوعاکەی قبول دەکەم. کەواتە ئەوە زۆر گرنگە کە ئینسان هەست بکە خوای گەورە لێوە نزیکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح بوخاریدا دەفەرمێ إنكم تدعون سميعا قريبا وهو معكم. ئێوە لە خوایەک دەپاڕێنەوە هەموو شتێک دەبیستێ قەریبەن لە ئێوە نزیکە. ئەم خاڵە زۆر گرنگە کە هەست بکەی خوا لە تۆ نزیکە، چ پێویستت بەوەیە بچی داوای یارمەتی لە غەیری خوا بکەی. خۆشەویستان زۆر باسمان کردووە ئاگاداری خاڵێک بین مەڵێ فڵان کەس مردووە و لە خوا نزیکە. ئەگەر ئەم قسەیە بکەی پەنا بەخوا ئەوە قسەی بتپەرستەکانە. لە قورئانی پیرۆزدا چەند هۆکارێک باس کراوە بتپەرستەکان بۆچی بتیان دەپەرست. لە قورئانە باس کراوە
ئەگەر پرسیاریان لێ بکەی پرسیاریان لێ بکەی بەڵێ کێ ئێوەی دروست کردواڵێن ئەڵڵاه. کافرەکان ئەبوو جەهل و مشتیکەکان بتپەرستەکان ئەگەر پرسیاریان لێ بکەی کێ ئەرز و ئاسمانی دروست کردووە، کێ ئێوە دەژێنێ، کێ ئێوە دەمرێنێ، هەر دەڵێن ئەڵڵاه. باشە بۆچی پەرستیان؟ ئەی بۆ بتەکانیان پەرست؟ لەبەر ئەوەی دوو هۆکاری سەرێکی هەبوو. ڕاستەکەی هۆکارێک لە هۆکارەکان چاولێکردنی باو باپیران بوو، چاویان لە باو باپیرانیان دەکرد. بەڵام یەکێتر لە هۆکارەکان ئەوە بوو دەیانوت خاڵی یەکەم دەیانوت ئەمانە لە خوا نزیکن، لای خوا شەفاعەتمان بۆ دەکەن لە قیامەت. لە دنیا لە خوا نزیکمان دەکەنەوە، لە قیامەتی شەفاعەتمان بۆ دەکەن. ئەم بتانە ئەگەر تۆش لە قەبرێ پاڕایتە وتت ئەمە لە خوا نزیک مەکاتەوە لە قیامەت شەفاعەتم بۆ کاتەوە، هەمان مەسەلەی بتپەرستەکان هیچ فەرقێکی نییە. قەبر بپەرستی و لە قەبرێ بپاڕیتەوە لە خوا لە غەیری خوا بپاڕیتەوە هیچ فەرقێکی نییە کە قەبرێک بوو تەواو ئەبێ بەس لە خوا پاڕیتەوە، لە قەبرێ بپاڕیتەوە، لە بەردێ بپاڕیتەوە، لەو دیوارە بپاڕیت هیچ فەرقێکی نییە. ئاگادار بە گرنگ ئەوەیە تۆ شەریکت بۆ خوا بڕیاندا. غەیری خوا باشە بت غەیری خوا نییە؟ خواناسان پیاوچاکان غەیری خوانین، پێغەمبەران خوان نەعوذ بیلله غەیری خوان. کەواتە هەر کاتێک تۆ داوای یارمەتی لە غەیری خوا کرد، لە غەیری خوا پاڕایتەوە، تۆ شەریکت بە خوا بڕیانداوە. خوا پێویستی بە واسیتە نییە کەسێ بکەیتە واسطە لە بینی خۆت و خوای گەورەدا. یەکسەر دوعا بکە و خوای گەورە دوعات قبول دەکات. بۆیە زەکەریا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەندە هەستی ئەکرد خوا لێ نزیکە بە عیلم و زانیاری خۆی، بۆیە نەیفەرمووی یا ڕەبی، فەرمووی ڕەبی پەروەردگارم، نەیفەرموو ئەی پەروەردگارم. کەواتە خاڵێکی تر زۆر گرنگە ئاگادار بین. زەکەریا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی وەلەم ئەکن بدوعائیکە ڕەبی شەقیە. خوایە من پیر بوومە، چوومەتە ساڵەوە، تەمەنم زۆرە، داوای منداڵێک لە تۆ دەکەم، بەڵام وەلەم ئەکن بدوعائیکە ڕەبی شەقیە. من تەئکیدم یەقینم هەیە کە تۆ وەڵامی دوعاکانی من دەدەیتەوە. سبحان الله، ئەوە زۆر گرنگە ئینسان گومانی باش بە خوای گەورە بەرێ. خوایە من تەئکیدم لەوەی دوعاکانم قبول دەکەی و قسەکانم ڕەد ناکەیتەوە. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە ئەفەرمی ئودعوا الله وأنتم موقنون بالإجابة. دوعا بکەن لە خوا بپاڕێنەوە، دڵنیاش بن خوای گەورە دوعاکانتان قبول دەکات، یەقینتان هەبێ. بەڵام خوای گەورە چۆنی قبول دەکا تۆ نازانیت، تۆ داوای شتێکەکەی. خوای گەورە خۆی زانایە ئەو شتە بە کەڵکی تۆ دێ یا بە کەڵکی تۆ نایە. خوای گەورە عالم و زانایە، بۆیە خوای گەورە فەرموویەتی وعد بێ دوعاکانتان قبوڵەکەم، بەڵام چۆن قبوڵی دەکا ئەو خۆی زانایە. لەوانەیە تۆ دوعای بکەی، داوای شتێک بکەی، بەڵام بەهۆی ئەو دوعایە خوای گەورە ئەو شتت پێ نابەخشێ، بەڵام بەڵایەکی زۆر گەورە لە کۆڵ تۆ دەکاتەوە، تۆ نازانی، عیلمی غەیبە. بۆیە دوعاکانت بەخوا بسپێرە، یەقینت هەبێ کە خوای گەورە دوعاکەت قبول دەکات، گومانت لەوەدا نەبێ. سبحان الله، سەیریکە ئەفەرمی خوایە من تەئکیدم دوعاکانم قبول دەکەی. پیاوێکی بە تەمەنی ئەختیار پیرەمێردێک چۆتە ساڵەوە، وەک باسەکەن تەمەنی تقریبان 100 ساڵ بووە، خێزانیشی پەکی کەوتووە، پیرێژنێکە، ئەوەندە یەقینی بەخوا قایمە، متمانی بەخوا قایمە، داوای مناڵێکەکە ئەم پیرێژنە مناڵێکی ببێ. پیرێژنێک لەوانێت دگانی لە دەما نەمابێ، پیرێژنێک پشتی چەماوەتەوە، ئەختیار بووە، خوایە مناڵێکمان پێ ببەخش. ئەمە ئەو پەڕی یەقینە کە ئینسان گومانی لەوەدا نەبێت لای خوا هەموو شتێک ئاسان، داوای هەر شتێک دەکەی بیکە. خوای گەورە پێی خۆشە داوای شتی لێ بکەی، پێی خۆشە لی بپاڕیتەوە. کەواتە هەر شتێک بەلای تۆ مستەحیل بوو، بەلای خوا مستەحیل نییە، داوای هەموو شتێک بکە کە مەحاڵە، چونکە لای خوا هیچ شتێک گران نییە و قورسی تێدا نییە. تەماشا دەکەی زەکەریا سەلامی خوای لەسەر بێت دەفەرمی خوایە من تەئکیدم تۆ دوعاکانم قبول دەکەی، یەقینم هەیە. فەرمووی وەلەم ئەکن بدوعائیکە ڕەبی شەقیە. تەماشاکە خوای پەروەردگار هیچ کاتێک
تۆ دوعاکانی منت ڕەت نەکردوێتەوە، قبولت کردووە، بەڵام خۆت دەزانیت چۆنی قبول دەکەی. سەیری ئەدەبی یەحیا زەکەریا پێغەمبەر کە سەلامی خوای لەسەر بێ، زەکەریا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ، چەندێ ئەدەبی جوانە، چەندێ بە ئەدەبە بەرامبەر بە خوای گەورە. دەفەرمێت خوایەگیان من کاتێکە لە پێشتردا کە گەنج بووم، قووەتم هەبوو، هێزم هەبوو، توانام هەبوو، تااقەتم هەبوو، دوعام کردووە لە تۆ پاڕامەتەوە، تۆ دوعاکانی منت ڕەت نەکردوێتەوە، قبولت کردووە. ئەمە پێڵەن وەفا ئینسان وەفای هەبێت، بە تایبەتی بەرامبەر بە پەروەردگاری. خوایگیان لە کاتی خۆیدا لە پێشەوەی کە ئێستا من چوومەتە ساڵە و داوای منداڵێک دەکەم، شەڕا باسی دەکەین لە وتارەکانی داهاتوە بۆچی داوای منداڵی کرد، لەبەر چی؟ لەبەر پارە پیاکردن ڕاوەپارە؟ نە، بۆ باسی دەکەین مەبەستی چیە لەوەی کە خوای گەورە منداڵی پێبەخشی. بۆچی داوای منداڵەکە لە کاتێکە تەمەنی بەسەر چووە، چی بینیوە و بۆچی داوای منداڵ دەکات، و ئینشاڵڵا باسی دەکەین. دەفەرمی خوایگیان من کاتێک گەنج بوومە تۆ دوعای منت قبول کردووە، کاتێک تااقەتم هەبوو دوعای منت قبول کردووە، لە سەردەمی پێشوودا لە تەمەنمدا تۆ دوعاکانی منت ڕەت نەکردوێتەوە، دەرگای قبولبوونی دوعات لە مندا نەخستووە. ئێستش دڵنیام کە چوومەتە ساڵەوە، دڵنیام لەوەی کە دەرگاکانم لێدا ناخی، دڵنیام لەوەی کە دوعاکانم قبول دەکەی. کەسی بەتەمەن، ئەو کەسێک کە بەتەمەنە لای خوای گەورە زۆر بەڕێزە ئەگەر موسڵمان بێت. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح داهاتوە، یەکێک لەو شتانەی کە بە گەورەدانانی خوایە، ئەگەر تۆ ئەم شتت بکەی خوات بە گەورە داناوە، ئەگەر ئەم کارە ئەنجام بدەی ئەوە خوای گەورە لای تۆ زۆر گەورەیە. ئەزانی چییە؟ ئیکرامە ذی الشەیبەتی المسلم. ئەگەر ڕێزت لە پیاوێکی بەتەمەن و ئەختیار گرت، ئەوە تۆ بەڕاستی خوای گەورەت بە گەورە داناوە. کەواتە ڕێزی بەتەمەنەکان بگرن، دایکتە، باوکتە، هەر کەسێک تەمەنێکی هەیە، مامەتە، خاڵۆتە، پورتە، هەر کەسێک کە تەمەنی هەبێت، گرنگەوەیە کەسێکی بەتەمەنە ئەگەر ڕێزت لێگرت، ئەوە تۆ گەورەی خوات سەلماندووە. خوا زۆری پێخۆشە ڕێز لە پیاو بەتەمەنەکان بگریت. زەکەریا پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمی خوایەگیان من لە گەنجیا تۆ دوعاکانی من ڕەت نەکردوتەوە، دڵنیام ئێستا کە چوومەتە ساڵەوە لای تۆ بەڕێزترم، عیبادەتی زیاترم کردووە، دڵنیام کە دوعاکانم قبول دەکەیت. ئەمە ئەو پەڕی وەفایە. کەواتە ئینسانی موسڵمانیش دەبێت ئاگاداری ئەو خاڵە بێت، هەر کاتێ دوعای کرد گومانی باش بەخوا بەرێت و دڵنیا بێ ئینشاڵڵا خوای گەورە دوعاکانی قبول دەکا، وەفای خۆشت دەربڕە لە کاتی دوعاکردندا. زەکەریا سەلامی خوای لەسەر بێ کاتێک کە دوعا دەکا، دوایە کە دەفەرمێ خوایەگیان تۆ دوعاکانی من تاکیدم قبوڵی دەکەی، دەفەرمێ خوایەگیان لە پێشتریشا قبوڵت کردووە، من دان بەوە دادەنێم تۆ دوعاکانی من ڕەت نەکردوێتەوە. بە وەفا بە بەرامبەر بە خوای گەورە، کاتێ دوعا دەکەی نیعمەتەکانی خوا بە بیری خۆت بهێنەوە، ئەو کاتە ئینشاڵڵا دڵنیا بە دەرگاکانت بۆ دەکرێتەوە، دوعاکانیشت خوای گەورە قبوڵی دەکا، ئەوەی کە خۆت داوات کردو زۆر لەوە باشتریشت پێ دەبەخشی. بەڵێ زەکەریا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی وەلەم ئەکن بدوعائیکە ڕەبی شەقیە. کاتێک فەرمی خوایەگیان من دڵنیام لەوەی دوعاکانی من قبول دەکەی، چونکە پێشتر دوعاکانی منت قبول کردووە، ئەمە بەڵگەیە لەسەر چی؟ بەڵگەیە لەسەر ئەوەی کە زەکەریا پێغەمبەر صلی الله علیه وسلم پێشتر زۆر لە خوا پاڕاوەتەوە، لە کاتی گەنجێتیە، لە کاتێکا تااقەتی هەبووە، سەر و ڕیشی ڕەش بووە، ئێستا هەمووی سپی بووە، زۆر لە خوا پاڕاوەتەوە لە کاتێکا کە تااقەتی هەبووە، توانای هەبووە، ئەختیار و بەتەمەن نەبووە. بۆیە ئەفەرمێت تۆ دوعاکانی منت ڕەت نەکردوتەوە. کەواتە تۆش ئەمڕۆ گەنجی لە خوا زۆر بپاڕێرەوە، ئەمڕۆ لە ساغا زۆر بپاڕێرەوە پێش ئەوەی نەخۆشکەوی، ئەمڕۆ لە کێشە و مشکیلەدانی دوعا زۆر بکە پێشەوەی تووشی کێشە و مشکیلە بیت. گوێ بگرین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چی دەفەرمێ؟ لە حەدیثێکی صحیح جامع سەغیرە هاتۆ دەفەرمێ هەر کەسێ پێی خۆشە، خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم، هەر کەسێک پێی خۆشە
لە کاتی تنگانە و ناخۆشی و ناڕەحەتیە خوای گەورە فریای بکەوێ، با لە کاتی خۆشی و فەریحیە دوعا زۆر بکات. ئەمڕۆ لە کێشە و مشکلە دانیت، بڵێ خوایە لە کێشە و مشکلە و بەڵا بمپارێز. ئەمڕۆ نەخۆش نیت، بڵێ خوایە لە نەخۆشی و دەرد و بەڵا بمپارێز. ئەمڕۆ کە دوژمندار نیت، بڵێ خوایە گیان لە دوژمنداری بمپارێزە. ئەمڕۆ خراپەکار نیت، بڵێ خوایە گیان لە خراپە بمپارێزە. دڵنیابە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێ پێی خۆشە لە کاتی تنگانە و ناخۆشی و نەخۆشی و ناڕەحەتیە خوا فریای بکەوێ، با لە کاتی خۆشی و فەریحیدا، لە کاتی لە ساغی و بێکێشەیدا دوعا زۆر بکات. فەلیوکثر الدعاء فی الرەخاء. لە کاتێکە کێشەت نییە دوعا زۆر بکە، چونکە لە کاتی تنگانەدا خوا فریات دەکەوێت. واللهی ئەمڕۆ کە کێشە و مشکلت نییە دوعا زۆر بکەی، لە خوا زۆر بپاڕیتەوە، لە کاتی تنگانە و ناخۆشی و ناڕەحەتیە خوای گەورە فریات دەکەوێت، هەموو کارەکان بۆ ئاسان دەکات. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم تعرف إلى الله في الرخاء يعرفك في الشدة. لە کاتی خۆشی و شادیە، لە کاتێکا کە کێشە و مشکلت نییە الحەمد لله ڕوو بکەرە خوا بناسە، خوای گەورەش لە کاتی تنگانە تۆ دەناسێت، لە کاتی ناخۆشی و ناڕەحەتیە تۆ دەناسێت، واتە فریات دەکەوێت. ئەوەی کە دەتەوێ بۆتی جێبەجێ دەکات، چونکە لە کاتێکا کە تۆ کێشت نەبووە لە خوا پاڕایتەوە، نەخۆش نەبوویتە لە خوا پاڕایتەوە، ناخۆشیت نەبووە لە خوا پاڕایتەوە. ئەمڕۆ کە کێشە و ناخۆشی و دەرد و بەڵاتەیە، دڵنیا بەخوا یارمەتیت ئەدا و کارت بۆ ئاسان دەکات. بۆیە بەردەوام خوات لەبیر نەچی، ئەوە زۆر گرنگە. پیاوچاکێک هەبوو، ئەم پیاوچاکە لە خزمەتی ئیمام مالیکا دەرزی دەخوێنا ڕەحمەتی خوا لێبێ، پیاوێکی بازرگان بوو، ناوی ئیسماعیل بوو ڕەحمەتی خوای لێبێت. قەدەری خوا وەفاتی کرد، ژنی هێنا و منداڵیان بوو. ئیتر خلافی لەوەی کە پێشەوە لە دایکبوونی منداڵەکە مردووە یا دوایەوە. گرنگ ئەوەیە والله ئەعلەم کە کاتێک ئەم منداڵە لە دایک دەبێ باوکی مردووە. بەڵێ دایکێکی هەیە، بەڵام چۆن دایکێک لە کاتی تنگانەدا ڕوو دەکاتە خوا و لە کاتی خۆشیشا ڕوو دەکاتە خوای گەورە، نیەتی پاکە. ئەم ئافرەتە بێوەژن کەوت، بووە خاوەنی منداڵێک، وردەوە دەتەماشای کرد، منداڵەکە وردەوە گەورە دەبێت، تەماشای کرد منداڵەکە چاوی نابینێت، نابینایە، مناخۆشە. مناڵێکت هەیە و پیاوەکەشت مردووە و منداڵەکەشی چاوی نابینێ. بەڵێ بێهیوا نابێ، منداڵێکت هەیە نقصانە، چاوی نییە، بێهیوا مەبە، ڕووکەرە خوا لە خوا بپاڕێرەوە، چونکە ئەو خوای کە چاوی بە من و تۆ بەخشیوە زۆر بەلایەوە ئاسانە چاو بۆ منداڵەکەی تۆش بگەڕێنێت. بەڵێ ئەم ئافرەتە ئیماندارە دوعا دەکا و زۆر لە خوای گەورە دەپاڕێتەوە. کاکە بێتە ئەولادە، کاکە ئەولاد، ئەم ئافرەتە ئیماندارە لە خوا زۆر دەپاڕێتەوە. خوایە گیان شیفای منداڵەکەم بدەین، خوایە گیان منداڵەکەم بۆ چاک بکەیتەوە. دەفەرمێ شەوێک لە شەوەکان زۆر دەپاڕامەوە، لە شەو نوێژدا ئەوەندە پاڕامەوە و نوێژم کرد، ماندوو بووم و خەوم پیاکەوت. لە خەومدا ئیبراهیم پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتە خەوم، فەرمووی ئەی ئافرەتەکە، ئەی ئافرەتە ئیماندارەکە، خوای گەورە چاوی بۆ کوڕەکەت گەڕاندەوە. من ئیبراهیم پێغەمبەرم صلی الله علیه وسلم، خوای گەورە چاوی بۆ کوڕەکەت گەڕاندەوە بەهۆی ئەوەی کە زۆر دوعات کرد و زۆر گریایی لە خوا پاڕایتەوە بە گریانەوە، چونکە ئینسان کە گریا زیاتر زەلیلی خۆی دەرەخات. تۆ لە کەسێ لە بەرامبەر کەسێکە بگریت زیاتر ئەو ئینسانە خۆی زەلی دەکات. دەبینی ئافرەتێک دەگری بە پیاوەگەڵە تەلاقم مەدە، زڵم و لێ مەکە، ئەو پیاوە زیاتر ئەگەر پیاو بێ و نێر نەبێ دڵی زیاتر بۆی ژان دەکات. ئەمیش لەبەرەوەی کە دوعات زۆر کرد، زۆر لە خوا پاڕایتەوە و زۆر گریای خوای گەورە چای بۆ منداڵەکەت گەڕانەوە. خەبەری بووەوە، بەڵام منداڵەکەی خوای گەورە چاوی بۆ گەڕاندبووە، بەڵام بیرمان نەچێ ئەم ئافرەتە پێشتر پێشەوەی بزانێ مناڵەکەی نابینایە
پێش ئەوەی بزانێ مناڵەکەی نابینایە وتی خوایگیان ئەم منداڵە لە ڕێی تۆدا بەختەکەم دەینێرم بۆ ئەوەی حەدیثەکانی پێغەمبەری خوا فێر بێ صلی الله عليه وسلم خوایگیان ئەم منداڵە دەکەمە خزمەتکاری حەدیثەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم با گەورە بێ ئینشاءڵڵا دەینێرم ئەوەی لە باوکی بۆی جێماوە بۆی سەرفەکەم بەس بۆی فرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆ بکاتەوە حتا ئەمرێ خزمەتی حەدیث پێغەمبەری خوا بکات صلی الله عليه وسلم بەڵێ خوای گەورە چای بۆ منداڵەکە چاک کردە و دەزانی ئەو منداڵە کێ بوو ئیمامی بوخاری بوو ڕەحمەتی خوای لێ بێ گەورەترین زانای حەدیث کەوتت بوخاری تەواو صحیح بوخاری هیچ زانایەک نییە لە حەدیثدا لە فرمودەی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم لە پێشی بوخاریەوە بی کەس نییە بوخاری ڕەمزی حەدیثە لە دوای قورئانیش باشترین کتابەکەی بوخاریە بوخاری ئەو حاڵەکەی بوو دایکێکی چاکی هەبوو باوکی ئیماندار بوو باوکی دەیوت وەڵڵاهی یەک دەرهەمێک شوبهەی تیا بێ بزانم حەڵاڵە یا حرامە خۆم لێ پاراستەوە نزیکی نەکەوتومە خوای گەورە منداڵێکی ئەوان پێدەبەخشی بۆی هیچ کاتێک بێ هیوا مەبە لە دوعاکردندا هیچ شتێک لای خوا گران نییە ئینشاءڵڵا لە وتاری داهاتووە باسی هەندێک خاڵی تر دەکەین دەربارەی ئەوەی خوای گەورە بۆچی باسی زەکەریا کردو سەلامی خوای لەسەر بێ بۆچی داوای منداڵی کردووە و خوای گەورە چی پێ دەفەرمێ ئینشاءڵڵا باسی دەکەین ئەگەر تەمەن باقی بێ ئینشاءڵڵا یا ڕەبی خوای لە گوناهکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردووەکانمان خۆش بی خوای گیان ئێمە یەقینمان هەیە دوعاکانمان قبوڵ دەکەی خوای گیان لێمان خۆش بە خوای گیان لە دەرد و بەڵا و کێشە و نەخۆشی و ناخۆشی بە دوورمان کە یا ڕەبی خوای هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزە خوای گیان ئاخرمان بەخێر بگێڕە ئەم نوێژ و ڕۆژ و عیبادەتانمان لێ قبوڵ کەی یا ڕەبی خوای نێتمان پاکەیتەوە لە هەموو کار و کردەوەی کە مەبەستمان ڕەزامەندی تۆ بێ یا ڕەبی خوایە هیدایەتمان بدەی ئاخرمان بەخێر بگێڕی آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.